يا رسول الله يا شعب مدينة. لەگەڵ نزیک بوونەوە لە یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی هاوڵاتیانی شاری هەولێر بەگەرمیەوە پێشوازی لەو بۆنەیە دەکەن. هاوڵاتیان جەخت لەوە دەکەنەوە کە پێویستە مسلمانان لە یادی پێغەمبەری ئیسلامدا درودی خوای لەسەر بێت بە تەواوەتی پابەندی سونەت و ڕێبازەکەی بن. هیوادارم ئەو خەڵکە کاتێک کە یادێک دەکاتەوە یادەکە لە بۆ ئەوەی نەبی بەس بیکاتە عادەت و تەقالیدی و یاخود ئەو لافیتانە هەڵواسن و هیوادارم ئەو یادە دەکرێتەوە کەوا ئینسان معلق بی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئینسان کاتێک کە یادی ئەو زاتە مبارەکەی دەکاتەوە پێویستە ڕێبازەکەی بگری، پێویستە لەسەر ڕێبازەکەی بڕوان، نەک ئێمە لقم و شیرنی و شتانە تۆزیحکەین و کەچیش لە دواوە شتی خراپ بکەین. کە یادێکی وادێ بیر لەوە بکەنەوە کە ئەو یادە لە هەر سوکەوتیان بەدی بکرێت. چۆن؟ یعنی لە ژیانی ڕۆژانیان لە کار و کاسبیان کە بتوانن وەکو پێغەمبەر ڕەفتار بکەن لەگەر کۆمەلگا لەگەر خودی خێزان لە ماڵەوە وا بکەین لەو بۆنەیەدا شتێک بنوێنین کە لەگەر سیفاتی حەزرەتی ڕەسوول الله بگونجێ. هاوڵاتیان ئاماژە بۆ ئەوە دەکەن لای بەشێک لە خەڵکی ئەم یادەکراوە بە بۆنەیەکی ئاسایی و ساڵانە بەتەنها لەو ڕۆژەدا یادی دەکرێتەوە. هاوکات جەخت لەوە دەکەنەوە کە دابەشکردنی نوقل و شیرینی لەو ڕۆژەدا بەزنیە و پێویستە مسلمانان پابەندی خۆیان بە سونەت و ڕێبازەکەی دووپات بکەنەوە. خۆشەویستی دەربڕین بە چکولێت و بە شیرنەمە نینە. خۆشەویستی بەوەی وەکو پێغەمبەری خواشە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام من ئەحیا سونەتی فەقەد ئەحەبەنی. ئەفەرمی هەر کەسێک کە سونەتێکی من زیندی بکاتەوە یان بەدوای سونەتێکی مندا بڕوە ئەوە منی خۆشم. ئەوە خۆشویستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە خۆشویستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیە لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سونەتێکی پێغەمبەری خوا زیندی بکەوە، یارمەتی خەڵکانێکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بدەی و دەستی یەتیمەکان بگریت دەست بەسەریان دابێنی. پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم پێویستی بە نوقلەوانە نییە، پێویستی بەوەیە هەموو ڕۆژێک ئەم یادە بکرێەوە. شاری هەولێر پێوەی دیارەکە جێی دەستی سوڵتان مزەفەرە لەم شارەیە دیارەکە هەردەم پێشنگ بۆ یادی مەولودنامەکان و خوێندنەوەی مەولودنامەکان و کۆمەڵە ئاواز و سرودی تایبەت بەسەر پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم. ساڵانە لەگەڵ هاتنی مانجی مەولود هاوڵاتیانی شاری هەولێر بە دابەشکردنی شیرینی و خۆشی دەربڕین ئەم یادە بەرز ڕادەگرن. لەو چوارچێوەیەشدا پارێزگای هەولێر فیستیڤاڵی ساڵانەی یادی مەولودی بە ئامادەبوونی بەرپرسانی حیزبی و حکومی و مامۆستایانی ئاینی و هاوڵاتیانی شارەکە ئەنجامدا و تێیدا یادی مەولودی پێشەوای مرۆڤایەتی بەرز ڕاگیرا. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.